هۆکارەکانی زیانگەیاندن بە ژینگە زۆر. و لە کاتی نەبوونی ژینگەیەکی پاک، ژینگەیەکی ئارام، خۆشمان تەندروستیمان بەرەو خراپترە ڕوا و دەرونیشمان بەرەو نائارامی ڕڵات. سڵاو، من بنوار هەوڵەیەن کە باسی یەکێک لە کێشەکان بکەین، یەکێک لە هۆکارەکان بکەین کە زەرەریان هەیە بۆ سەر ژینگە کە ئەوی فڕێدانی خۆڵ و خاشاکە لە دەروەی شار. دیمەنەکان دیمەنی ڕێگە سەرەکیەکانی دەوری سلێمانین. سەرڕێگاکان بوونەتە دروستبوونی چەندین کێو لە خۆڵ و خاشاک بە جۆرێک نزیکە ببێتە هۆی لە ناوبردنی ژینگە و سروشتی جوانی ناوچەکە. لەم بەڵگە فیلمەدا باز لە هۆکارەکانی کۆبوونەوەی ئەم خۆڵ و خاشاکانە دەکەین لە ناوچەکە. هۆکاری کە ئێمە ئەمڕۆ تەرکیزی خەینە سەر پیسکردنی ژینگەیە لە ڕێگەی خۆڵ و خاشاکەوە. ئەم هۆکارە سەرچاوەکەی چەند شوێنێک ئەگرێتەوە، بۆ نمونە کەسی تاک ئەگرێتەوە ناو کۆمەڵگا و هەروەها حکوومەت ئەگرێتەوە و هەروەها لایەنی کۆمپانیاکان و ئەو شوێنانی بەرهەمێنان شت بەرەمێنن ئەگرێتەوە. بەڵام ئەوەی کە ئێمە فۆکسێکەکەینە سەر تەرکیزەکەینە سەر تاکەکانە. ئەوەی کە ئێستا بینین ئەمە هەمووی بەرهەمی تاکە کە کاتێک چوونە بۆ سەیران یاخود بۆ باخەکانیان سێرەکە لەگەڵ خۆیانە خۆڵ و خاشاکی زۆریان بەرەمێناوە و لێرە فڕێدراوە و بەداخەوە ئاگری تێبەردراوە. ئەم خۆڵ و خاشاکە کە لێرە فڕێدراوە سەرچاوە خاکیەکان پیسەکات، سەرچاوە ئاویەکان پیسەکات و هەواکەشمان پیسەکات. دانیشتوان و ئەو گەشتیارانەی سەردانی ئەم ناوچانە دەکەن هۆکارێکی سەرەکین لە دروستبوونی ئەم دیاردە پڕ مەترسیە کە ڕەنگە دوجار ببێتە هۆی لە ناوبردنی هەمیشەیی ژینگەی ئەم ناوچەیە. زیانەکانی ئەم مەترسیە زۆر زۆرن. یەکێک لەو زیانانەی کە هەیەی بۆ سەر ئێمە وەکو مرۆڤ کە کاتێک ئەم خۆڵ و خاشاکە فڕێدرێ و ئاگری تێبەرەدرێ و ژینگەکەمان پیسەکات لە دوایشە کاریگەری خراپەکانی بۆ خۆمان ئەگەڕێتەوە لە ڕێگەی پیسکردنی هەواوە، لە ڕێگەی پیسکردنی ئاوەوە و هەروەها ئەم زەرەرانی کە هەیەی تەنها بۆ ئێمە نییە بەڵکو بۆ گیاندارە کێوەکانە، بۆ باڵندەکانیشە. کاتێک کە باڵندەکانیان بۆ ئێرە وازان خواردنی لێ بەڵام لەگەڵەوە تووشی نەخۆشیە بن، تووشی پیسبوونە بن و بە هەمان شێوە بۆ ئاژەڵە کێوەکان و حتا بۆ ئاژەڵی ماڵی وەکو سەگ و پشیلە و مەڕ و ماڵات کاتێک ئەم خۆڵ و خاشاکە لێ خۆن ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو موادە پلاستیکیانە لە ناو گیانیانە یعنی بڵاو بێتەوە و لەگەڵەوەشە ئەو ژەهر و پیسی و خۆڵ و خاشاکەی کە لێرە فڕێدراوە دووبارە چێتە ناو گیانە. بۆیە گەر دەتەوێت ئاستی هۆشیاری هەر نەتەوەیەک بزانیت ئەوە تەماشای پاک و خاوێنی شار و گەڕەک و کۆڵان و شوێنە گشتیەکانی بکە. و بەداخەوە من نمونەیەکی بەردەستە کاتێک ئەم سەگەل هاتووە لێرە بە دوای خواردن گەڕاوە بۆتەوەی کە سارە لێ بات و گیان بن لە دەست بات بەداخەوە. کاتێک بەرەو سیتەک یاخود مێرگەپان یان هەر جێگە و ناوچەیەکی دیکەی گەشتیاری دەڕۆیت ئەوە بەنێو ئاپۆڕای خڕبوونەوەی چەندان خۆڵ و خاشاک و ژینگەیەکی پڕاوپڕ لە پیس و پۆخەڵی تێپەڕ دەبیت. ئەمەش ئاستی ڕۆشنبیری تاکەکانی کۆمەڵگە و لایەنی حکومی نیشان دەدات. لە ڕاستیدا زۆر کاتیش کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان لە کۆنەکردنەوەی پاژماوەکان هۆکارێکی تری زوو لە ناوبردنی ژینگەکەمانن. یەکێکی تر لە کێشەکانەوەی کاتێک ئەم زبڵە لێرە فڕێدرێت جگەر لەوەی کە ماوادی پلاستیکی تایە، ماوادی شوشەشی تایە کە ئەم ماوادە شوشەیە خۆی زۆر جارە بێتە هۆی ئاگرکەوتنەوە لە کاتی وەرزی هاوینە بە تایبەتی لە وشکە لە کاتێک کە دنیا وشکە و لەگەڵ ئەوەشدا ئەم خۆڵ و خاشاکە کە ئاگری تێبەرەدرێت زۆر جارە بێتە هۆیەوەی کە ئەم ئاگرێت تەشەنە بسەنێ و ناوچەکانی دەوروبەریش ئاگر تێبەردرێ بە تایبەتیش ئەگەر ناوچەکە شوێنێکی سروشتی بێ و لەو کاتە زەرێکی زۆر بە دارستان و ژینگە و ناوچەیەکە. بۆیە گەربێت و گەشتیاران و سەردانیکەران کەمتر مادەی پلاستیکی لەگەڵ خۆیاندا بۆ ئەو جێگایانە ببەن ئەو کات کەمتر دەبنە هۆی لە ناوچوونی ژینگەکەمان. لەلایەکی دیکەوە نەبوون و کەمی حاویەکان و شوێنی تایبەت بە خۆڵڕشتن لەو جێگایانە دیسان هۆکارێکی دیکەی دروستبوونی ئەم دیاردەیە.
کێشەی ئەم زبڵانە ئەوەیە کە کاتێک لێرە فڕێدرێت یاخود کە لە سروشتا فڕێدرێت زیانێکی زۆرە گەێنێت بە خۆڵی ئەو شوێنە بەهۆی ئەوەی کە ئەو مادانە لەگەڵ باران ئاشۆرێنەوە زۆر جارە چنە ناو خاکەکەەوە و بە تایبەتیش پلاستیک کە کاتێک ور دەبێت ئەبێ بە مایکرۆپلاستیک و مایکرۆپلاستیک زەرێکی زۆر بە هەموو جۆرە زیندەوەرەکانە گەێنێت لە ڕێگەیەوەی کە زۆر وردە ئەچێتە ناو ئەندامەکان و ناو لەشی ئەو زیندەوەرانەوە و بەپێی تازەترین ئامارەکان ئەومان پێڵەن کە هەموو مرۆڤەکانی سەرزەوی زۆربەی زۆری مرۆڤەکان ڕێژیم مایکرۆپلاستیک لە گیانیانە هەیە و حتا لە سایانەوەی ئەندامەکانی لەش ئەو مادە مایکرۆپلاستیکانی تیا ئەدۆزرێتەوە. ئەو کێشەی ئەمە ئەمڕۆ باسمان کرد سەرچاوەکەی تاکە تۆیت منم یاخود ئەو کەسانەیە کە لە دەورمانن بۆیە چارەسەرەکانیشی هەر لای ئێمە دۆزرێتەوە و لای ئێوە دۆزرێتەوە کە دێنە سەر چارەسەری ئەم کێشەیە چارەسەرەکەی ئاسانە تەنها ئەوەیە کە تۆ جێگرەوەیەک بەکاربێنیت کە لە جاتی ئەو پلاستیکە لە جاتی ئەو بتڵانە کە تەنها یەک جار بەکارنێت بەڵکو چەند جارێک بەکاری بهێنیت و یەکێکی تر لە چارەسەرەکانەوەیە کە تۆ بەشداری بکەیت لەو هەڵمەت و چالاکیانەی کە هەوڵەدەن بۆ پاراستنی ژینگەکەمان بۆ پاراستنی سروشتەکەمان لە ڕێگەی پاکردنەوەی ئەم خۆڵ و خاشاکانە بێت یاخود لە ڕێگەی ئەوەی کە تۆ نێڵیت ئەم خۆڵ و خاشاکە بگابێرە و یەکێکی تریش لە چارەسەرەکان دووبارە ئەوەیە کە ئەم خۆڵ و خاشاکە لە شوێنی تایبەتی خۆیان فڕێ بدرێت نەک لە قەراغ جادەکان نەک لە قەراغ شوێنە گشتیەکان بە تایبەتیش ئەمە بۆ سەیرانکەر و خاوەن باخەکانە کە بەداخەوە ئێستا لە ناوچەیەکی وەک مێرگەپان یاخود سیتەک یا زۆربەی شوێنەکان کە باخی خەڵکی لێیە ئەم خۆڵ و خاشاکە کۆ بێتەوە و نابرێتە شوێنی تایبەت. داواکارین لێوە داواکارین لە تۆ وەکو تاکێک کە بینەری ئەم دۆکومنتاری هەوڵ بیت ئەو شارتر بیت بەرامبەر بە ژینگەکەت و هەوڵ بیت ئەو چارەسەرانەی کە باسکران جێبەجیان بکەیت و لەگەڵ ئەوەشدا ئەو هۆشیارە بڵاو بکەیتەوە بە دەوروبەر. لە کۆتاییە ئەتوانین هەمومان هاوکار بین بۆ لە ناوبردنی ئەم دیاردە ناشرینە و لەوە شتێ بگەین کە نەمانی ژینگە واتە نەمانی ژیان.